کورتەفیلمی کچی با کە لە دەرهێنانی هونەرمەند دانا کەریمە لە فێستیڤاڵی کورتەفیلمی ئاشتی و پێکەوە ژیان کە لە شاری سلێمانی بەڕێوەچوو خەڵاتی باشترین فیلمی بەدەستهێنا. ئەم کورتەفیلمە لە چەندین فێستیڤاڵی نێودەوڵەتی بەشدار بووە و دەنگدانەوەیەکی باشی هەبوو بۆ تەخاوەنی چەندین خەڵات. دەرهێنەری کورتەفیلمی کچی با میوانە لەگەڵمان گفتوگۆی زیاترەکەین. کاک دانا سڵاو لەبێ. زۆر سپاس. بەخێربێ. سپاس بۆ تۆش و بۆ کورسان. کچی با و دانا کەریم چۆن ئاشنا بوون بە یەکتری؟ سپاس. تاوان جەناب دەزانی هەموو کاتێک کە دەستەکەی بە نووسینی لە بیرۆکەیەکەوێت، بیرۆکەکەی من لەسەرەوە بوو کە دوو کارکتەر لە ڕۆڵی سەرەکی بن لە ناو سیناریۆکەما کە ژنێک و پیاوێکی پیر بن. ئەین پێشتر بڕیارم ما بوو کە لەسەر ئەو دوو کارکتەرە ئیش بکەم و کۆنسەپتەکەش ئەو کۆنسەپتە بێ کە لەسەر شەڕی ناوخۆیە. بۆیە هەر لە سەرەتاوە سیناریۆکەم وان نووسی کە ڕۆڵی گرنگی فیلمەکەم لەسەر ئەو ژنە بێ و ئافرەتە بێ کە لە ناو فیلمەکەیە هەیە و ئەو ناوەش کە یاومەتێ سەبارەت بەوەیە ناوێکە من دایم ئەگەر جەناب بزانی زۆربەی تایتڵی فیلمەکانم جیاوازەیە بۆی کە بینەر یەکسەر ناوەڕۆکی فیلمەکەم نەبینێ. بۆیە ئەو پرۆژەیە لەو بیرۆکەوە دەست پێ کرد کە فۆکەسم تەرکیزم خستە سەر ئەو ژنە و فیلمەکەم ناونا کچی با و دوای نووسیمان و بوو بە فیلمێکی بەرهەم هاتوو. چۆن بتوانین کورتە فیلمێک یاخود فیلمێکی درێژ بەرهەم بهێنین کە ببێتە جێی سەرنجی بینەران؟ ئەو پرسیارێکی گرنگە. ئەوە زۆر جار لە فیستیڤاڵە گەورەکانی دنیاشە ئەمە ئەبێتە بابەتی پانێڵێک کە لە زۆربەی لە جەناب دەزانین لە فیستیڤاڵەکانە بەجگە لە نمایشکردنی فیلم پانێڵ دروستە بێ بۆی سینەماکاران بۆی ئەو نەتەوانی کە بەشداریەکەن ئەو دید و بۆچینانە ئەو بۆچونانە بخەنە ڕوو. ئەوەی جەنابیشە ئەوەیە ئێمە زۆر جار زۆر دەرهێنن لە دنیاە بەوە ناوبانگی دەرچووە کە ئەو چیرۆکانی کە ئیکات تایبەتە بن بە فیستیڤاڵەکان یا هەنێک دەرهێنەر سینارۆنووس ئیشەکانیان واکەن کە تایبەت بێ بە بینەرێک یا فئەیەکی کاتیگۆریەکی تایبەت بەوە. بەڵام بە بڕوای من فیلم ئەو پێویستە خەیاڵ و ئەندێشە و ئەو بیئەی ئەو دەرهێنەرە یاخود ئەو نووسەرە بێکەتیایە لەنا ئەو کۆمەلگایە بێکەتیایش بۆکە. گرنگی بە بڕای من گرنگی کاری سینەما ئەوەیە چیرۆکانی خۆ بکەی بە جیهانی. بە بڕای من ئەمە خاڵێکی زۆر زۆر گرنگە. ئەو چیرۆکانی کە تۆ ئەیکەی بۆ نمونە ئێمە لە وڵاتێکی وەکو کوردستانە ئەو چیرۆکانی کە هەمانە خەڵکێکی زۆر نەیبیستوە و ناشیزانانی جاریوە لە ناوخۆی خۆشتا هەندێکنەوە هەیە هەر نەیان بیستووە. ئەمە بە بڕای من کارە قورسەکە لەوەیە کە تۆ چۆن ئەم چیرۆکە لۆکاڵیە بتوانی وای لێ بکەی بە چیرۆکێکی جیهانی. ئەو کاتە سێرەکەی ئەو فیستیڤاڵە یا ئەو پۆلسی ئەو فیستیڤاڵانەی کە بۆیان ئەنێری لە شوێنێکە لە یەکان گیر بکرێتەوە. ئەویش ئەوەیە کە هەموو نەتەوەیەک بتوانێت لی تێبگە و لە لایەکتریشەوە کە تۆ پەیامەکانی تۆ بڕوا بە جیهان. با بڕای من ئەوەیە تۆ ئیلا قورسی کارەکە لەوەیە تۆ ئەویش لە ئەبێ ئەو سیناروێ ئەمەنە هیلاکبی ئەمەنە کاری لەسەر کرێکە چیرۆکێکی زۆر زۆر لۆکاڵی بتانی وای لێ بکەی ببێ بە جیهانی و هەموو نەتەوەیەک هەموو زمانێک هەموو بینەرەك سەریکە بە ئاسانی وەری بگرێ. ئەو لیژنەی هەڵسەنگانانەی کە لە فیستیڤاڵەکانە هەیە لە ڕووی شێوە هونەرێکە لە ڕووی ئەو سینەمایی کە تۆ چێژی لێت بینرێ یا فۆرماتانەی کە هەیە بتوانێت لە فیستیڤاڵەکانە جێگای خۆی بگرێتەوە. جیا لەو هەوڵە تاکە کەسیانەی کە فیلمەکانتان ئەنێرن بۆ فیستیڤاڵەکان چی بکرێت یان چ دام و دەستگایەک هەبێت بۆ ئەوەی ئەو فیلمانە بگەێنرێت بە هەموو جیهان؟ بەڵێ ئێستا ئێمە بەڕاستی لە کوردستانیش و لە عێراقیش بەداخەوە مەسەلەی جەناب مەسەلە دیستریبیوشنە بەس بەڵێ
فیلم کە پێیان وتووە بە چوار قۆناغ تەواو ئەبێ یەکێک لە قۆناغە گرێگەکانی دیستریبیوشنە بەڕاستی کە ئێمە بەداخەوە لێرە زۆر بە کەمی گرنگی پێیری ئەویش لە ڕێگای چیەوە لە ڕێگای ئەوەیە کە ئەبێ کۆمپانیا هەبێ ئەم کۆمپانیاش ئەگەر ئەو دەرهێنەرە یاخود ئەو پرۆدیوسەرە ئەم فیلمەی لە ڕێگای تاکە کەسی بنێرێتە دەرەوە فیلمەکەی کەمترین شانسی هەیە بۆی لە فیسیڤالەکان وەرگیری ئەمەش هۆکار چیە هۆکار ئەو کۆمپانیانەی دیستریبیوشن تۆڕێکی پەیوەندی گەورەیان هەیە نێتوەرکێکی گەورە هەیە کە ئەگەر جەناب لە ڕێگای کۆمپانیایەکی دیستریبیوشنەوە فیلمەکە و تەوزیع بکەی هەم متمانەی زیاترە هەم باگراوندیان هەیە لەسەر کۆمپانیاکە بەڵام کە تۆ بەتەنیا فیلمەکە و لە ڕێگای تاکە کەسیە لە ڕێگای پەیوەندی شخصیەوە ئەمە بێگومان ئەنجامێکی وای نابێ بەڵام لە ڕێگای ئەو کۆمپانیای دیستریبیوشنانەوە تاڵان کارێکی زۆر گرنگە بەداخەوە ئێستا من ئێمە لێرە نیمانە منم فیلمم لەگەڵ کۆمپانیایەک لە ئێران بەڵێ نامەمان کرد و فیلمەکان بۆ ناردم بۆ دەرەوە بۆ ماوەی ساڵێک بەڵام ئەگەر ئەمە کۆمپانیایەکە بێت و بەڵێ نامەیەک بۆ 2-3 ساڵ بۆ بکەن بەدڵنیایی فیلمەکە و زۆرترین فیسیڤالە بینێت و زۆرترین شانسیەوە هەیە خەڵکێکی زۆر بینێ ناڵم شانسی خەڵات زۆرترین خەڵک ببینێ ئەوەی فیستیڤالی کورتە فیلمی ئاشتی و پێکەوژیان جا ئەکاتەوە لەگەڵ فیستیڤالەکانی ترا چییە؟ ئەم فیستیڤالە بۆیە باسی و فیستیڤاڵەکەم خەڵاتان سپاس دەکەم سەرسەخا سپاس بۆ جەناب بێگومان ئەم فیستیڤالە یەکەم ساڵە کاریان بۆ کرد و ئەم ساڵ ڤێرژنی یەکەمێتی ئەوەی کە بەلای منەوە ئەم فیستیڤالە زۆر گرنگە و بە ڕێخەرانی فیستیڤالەکەش لەوێش باسم کرد ئێمە چەند جار لە عێراقا فیستیڤالاتمان زۆرە بڵێن بە هەرێمی کوردستانیش و بە عێراقیش لە ناوەڕاست و باشووری عێراقیش ئەو فیستیڤالاتانەی کە ئەکریا ئێمە جار ئەچین میوانە میلای ئەوانی ئەوان تەشریفێنن ئەبن بە میوان لای ئێمە بەڵام تا ئێستا یەکەم فیستیڤالە کە هەموو فیلمەکانی ناو عێراق کۆ بکاتەوە نەک ئێمە بە میوان بچینی ئەوان بە میوانی بێن ئێمە ئێستا لەم فیستیڤالی ئاشتی پێکەوژیانە ڕاستە لە سلێمانی کراوە بەڵام وەکوایە لە بەغا کرابێ ئەوکوایە لە بەسڕایە وەکوایە لەبەر ئەوەی هەمووی هیچی میوان نەبوون هەمووی هاتوون فیستیڤالەکە بەشداریان لە فیستیڤالەکە ئەکرۆ بە هیوام ئەم فیستیڤالە گەورە بکرێ و بتوانن سوود لە ئەو ئەگەر کەم و کوڕی تەمان ئەگەر هەیان بوو بێ بە هیوام بتوانن سوودی لێوەربن و هەوڵ بن ئەو ئینتەرناشناڵەی کە باسەکرێ کە بەداخەوە من نایشارمەوە بەڕاستی ڕاشکاوانە جەنابە باسی فیستیڤاڵی ئێرە کرد ئەو فیستیڤالانەی لێرە کرێ ناوێک ئینتەرناشناڵ نراوە بە فیستیڤالەکانەوە بەڵام ئەمە ئیشی بۆ نەکراوە ئەمە لە ڕووی ستاندارد و لە ڕووی ئەو ڕوولانەی کە لە فیستیڤالە عالەمیەکانە بۆ ئینتەرناشناڵەکرێ بەداخەوە لێرە نییە لەبەرەوەی کۆمەڵێک ڕوول هەیە کە لە فیستیڤالەکانی دنیاە هەیە ئەمان هەر پەراوێزیان خستووە ئەمان نایزانن یاخود نایەنەوە بیکەن یاخود ناوێکە و ئاەوێت بەکاری بێنن من ناتوانم بڵێم نایزانن چکە جەناب دەزانی ئێستا دنیاوەنە بچووک بۆتەوە ینی تۆ هەر هیچ نەزانی بەڕاستی لە ڕێگای گوگڵ و لە ڕێگای یوتوب و لە ڕێگای شوێنانەوە بە ئاسانی ئاگەیر و پەیوەندیش بۆ فیستیڤالاتانەوە بە ئاسانی ئەکرێ یاتوانی بچی خۆ بە ڕیڤیو بکەی بەڕاستی بەڵام ئیتر هەموو نەکردنێکی زەرەرە بەڕاستی لەبەر ئەوەی کە تۆ فیستیڤالێکەکەی بە ئینتەرناشناڵ هەم ئەبێ بە ناوێک هەم ئەچێتە ناو ئەو فیانەی کە لە فیستیڤالە جیهانیەکانە هەیە و ئەم ناوی ئەو شارەشی کە تۆ فیستیڤالەکەی تیاکی ئەمە گرنگە ئەم بۆ ناو بۆ شارەکەش تۆ جارێک دەتوانی وە بێرهێنانی بۆ بکەی نەک تەنیا لە بواری سینەما لە بواری هەموو گەشت و گوزاری و لە بواری هەموو ئەو حتا هەلی کار دوورسەبێک لە فیستیڤالی کە تۆ باسی فیستیڤالی ئینتەرناشناڵەکەی هەلی کاریش بۆ گەنج و بۆ کە ئەمە کارێکی زۆر جگەلەوە کچی بە ئەمڕۆ نابێ ئەوەمان بی بچێ لە سیانزەمین خولی فیستیڤالی کورتە فیلمی لەندەن نمایی شەکرێت هێوای سەرکەوتنتان بۆ خوازم سپاس بۆ جەناب سەرسەنخان سپاس بۆ ئێوە شاد بژیت